بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەمجاردا باز لە بەرهەم و داهاتی کێڵگەی تاوکێ پیشخاپورەکەین لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵی 2025 بێگومان داتا و ژمارە و زانیاریەکانی نێو ئەم راپۆرتە لە ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێت لە پرۆسەکانی نەوتدا وەرگیراون. کورتەیەک لەسەر ناوچەی گرێبەستی تاوکێ. بێگومان تاوکێ دەکەوێتە پارێزگای دهۆکەوە لە هەردوو کێڵگەی نەوتی تاوکێ و پیشخابورانی دوو کێڵگەی نەوتین پێگاتووە. دوو کۆمپانیای بیانی ئیشی تێدا دەکەن DNO و گەنەڵ ئێنەرجی کاری تێدا دەکەن لەم کێڵگەیەدا. باش بەرهەمهێنان لە ساڵی 2007 دەستی پێکردووە لەم کێڵگەیەدا، یانی لە ساڵی 2007 بەرهەمهێنان دەستی پێکردووە. تاوکێ لە 68 بیری نەوت پێک دێ، پیشخاپوریش لە 15 بیری نەوت پێک دێ، واتە هەردووکیان جیاوازن لە بیرەکانە لە ژمارە بیرەکانە، بەڵام ئێستا بە هەردووکیان 52 بیر کارەکەن، ئەوانی دیکە بەرهەمتیاندا وەستاوە و بیرەکان وەک بڵێ وشکی کردووە. باش ئاستی بەرهەمی ڕۆژانە لە ساڵی 2015 بەرزترین ئاست کە پێی گەیشتووە 186,000 بەرمیل بووە لە ڕۆژێکدا، بەڵام ئەگەر بە تێکڕای ساڵەکە وەریگرین نزیکی 144,000 بەرمیل بووە. بەڵام ئاستی بەرهەمهێنانی ئێستەی ڕۆژانە دوای 10 ساڵ لە ساڵی 2025 چەندەیە؟ تەنها 78,000 بەرمیلە لە ڕۆژێکدا. باش تەبان ئەم دوو کۆمپانیایە بەرهەمیان وەستاوە بەهۆی ئەو هێرشە درۆنیانەی کە کرایە سەر بیرەنەوتەکان. ئەم بیرەنەوتەش هێرشی کرایە سەر هەرچەنە بەر شوێنێکی زۆر گرنگی با بڵێن بیرەکە نەکەوتووە، کێڵگەکە نەکەوتووە، بەڵام کۆمپانیاکان کارمەندەکانی خۆیان کەم کردوتەوە و بەرهەمهێنانیان وەستاندووە تا ئەو کاتێک کە وەکو بڵێ زەمانەتێکی ئەمنیان پێدرێت کە یانی ئەندازیار و کارمەندەکانیان سەلامەت بێ. باش داهاتی کێڵگەی تاوکێ پیشخاپور لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵدا ڕۆژانە 78,421 بەرمیل نەوت بووە، DNO 17,645 بەرهەمهێناوە، گەنەڵ ئێنەرجی 5,952 بەرهەمهێناوە، ئەوەی کە بۆ حکوومەتی هەرێمیش ماوەتەوە 66,727 بەرمیل بووە، واتە لەم 78 هەفتەی بۆ DNO بووە، 5 بۆ گەنەڵ ئێنەرجی بووە، 66,000 بۆ حکوومەتی هەرێم بووە. لە ماوەی 6 مانگدا 14,311,833 بەرمیل بەرەم هاتووە. لەم 14,000,000 3,220,162 بەرمیلی بۆ DNO بووە، 1,86,268 بەرمیلی بۆ گەنەڵ ئێنەرجی بووە و 10,05,402 بەرمیلیشی بۆ حکوومەتی هەرێم بووە. نرخی هەر بەرمیلێک نەوت لە ماوەی ئەم شەژمانگەیە بە چەند فرۆشراوە؟ بە 33 دۆلار فرۆشراوە. لە کاتێکدا ئێستا باسیەکەین کە نەوتی برێند بە چەند فرۆشراوە. کۆی داهات بە دۆلار، کۆی هەر هەمووی کێڵگەکە 470,290,473 دۆلار بووە کە 106,265,356 دۆلاری بۆ DNOی و گەنەڵ ئێنەرجیش 35,647,847 دۆلاری بۆ گەنەڵ ئێنەرجی بووە و 330,178,269 دۆلاریشی بۆ حکوومەت بووە. بەڵام کەس نازانێ ئەو 330 ملیۆن دۆلارە چی لێ هاتووە و لەکوێدا خەرج کراوە و لەکوێدا بۆتە داهات بۆ خەڵک بۆ پرۆژەکان، کەس ئەم با بڵێن داهاتە نازانێت. باش وتمان لە ماوەی ئەم شەژمانگەدا بەرمیلێک نەوت لە تاوکێ پیشخاپور بە 33 دۆلار فرۆشراوە، لە کاتێکدا لە ماوەی ئەم شەژمانگەدا بە تێگڕا نرخی برێند بە 72 دۆلار بووە، واتە جیاوازیەکەی لە نێوان برێنتا لەگەڵ برێنتا 39 دۆلار بووە، ینی نیوە زیاتر بە نیوە زیاتر کەمتر فرۆشتویان، ینی لە نیوە زیاتر بە کەمتر ئەمان فرۆشتوانە کە نزیکی 39 دۆلار لە برێند کەمتر فرۆشراوە. ئەمەی باسمان کرد لە بەژمارەی ئەمجارەدا
بەرهەم و داهاتی کێڵگەی نەوتی تاوکێ پیشخاپور بوو لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا وەک لە سەرەتاشە ئاماژەمان پێکرد ژمارە و زانیاری و داتاکانی نێو ئەم راپۆرتە لەلایەن ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێت لە پرۆسەکانی نەوتدا وەرگیراوە.